فئة أو جهة أو شعب معين مكون معين. وەفدێکی کانتۆنی جەزیرەی ڕۆژئاوای کوردستان بۆ بەدەستهێنانی کۆمەک و هاوکاری مادی و معنەوی هاتوونەتە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەندامە کوردەکانی پەرلەمانی عێراق کۆبوونەوە. نوێنەرانی خۆراوە داوا لە پەرلەمانی عێراق دەکەن دەواازە سنووریەکان بەڕووی ڕۆژئاوادا بکرێنەوە و لەسەر ئاستی ناوچەیش دژی هێرشەکانی تورکیا هەڵوێستی هەبێت. هەلبەت ون هەموو دەزانن کو ڕۆژە نۆزدایەک و عێریشێکی گران لەسەر هەرێما عەفرینێ هەیە. لە پێش چاوێ دنیایە بڕۆژانە بطیارە بدەبابە بە چ جوورێ سیلاحێ گران هەیە عێریشێک لەسەر عەفرینێ تێکردن. عێریشێکی نەحەق عێریشێکی کوتر مافێ مرۆڤ تێد نایە پاراستن تا ئەخلاقی شەر تێد نینە تا قانونێ دووەلی ناس ناکە لەسەر هەرێما عەفرینێ تێمەشاندن و ئەف جهێم خابینیەیەک و حتا نەها دنیایە دە هەلوەست نینە هەلوەستێک و هەنەژی هەلوەستێ شەرمنانەن حتا نەها. لە پاش هێرشەکانی تورکیا بۆ سەر عەفرین بە هەزاران هاوڵاتی ئاوارە بوون و بە سەدان مەدەنیش بەهۆی بردومانی فڕۆکە و تۆپە دوورهاوێژەکانەوە شەهید و بریندار بوون. هاوکات دەسەڵاتدارانی هەرێم دەواازە سنووریەکانی نێوان هەرێم و ڕۆژئاوایان باڕووی کۆمەک و هاوکاری شەڕڤاناندا داخستووە. ئەندامانی پەرلەمانی عێراقیش دەڵێن داواکاری نوێنەرانی ڕۆژئاوا دەبەنە پەرلەمان و هێرشەکانی تورکیاش بە مەترسی دەزانن بۆ سەر یەکپارچەیی خاکی عێراق. ئەو تەجروبەیە کە ئەیبینین لە شیمالی سووریا تەجروبەیەکە کە تەجروبەیەکی تازەیە بۆ ئەم ناوچەیە لە ڕاستیە پێویستی بەوە هەیە کە هەمومان پشتیوانی لێ بکەین بۆ ئەوی ئەم تەجروبەیە سەرکەوێ بۆ ئەوەی هەموو نەتەوەکان و هەموو ئاینەکان و هەموو مەزەبەکان بتوانین بە یەکەوە هەڵبکەین لە چوارچێوەی نظامێکی قانونی دە سووریا بتوانین بە یەکەوە بژین. ئێمە ینی پشتیوانی لە سەرخستنی ئەو تەجروبەیەکەین. هیوادارین دەوڵەتانی دنیا هەتاوەکو ئێستا بێدەنگن ئەو بێدەنگیە زۆر خەتەرە لە ڕاستیە لە نهایەتە هین هەبێتە دەخول هەبێ بۆ ڕاگررتنی ئەو جەریمانەی کە ئێستا لە شیمالی سووریا ئەنجامێرێن. هەر لە سەرتاوە هێرشەکانی سوپای تورکیا کاردانەوەی نێودەوڵەتیان بە دوای خۆیان داهێنا لە سەر ئاسی نێودەوڵەتیش بە ناڕەوا لە خەڵەم دران بەڵام کاردانەوەکان کردداری نەبوون و هێرش و پەلامارەکان بەردەوامیان هەیە. لە ئێستاشدا نوێنەرانی کانتۆنەکانی خۆرئاوای کوردستان مەبەستیانە لە سەراسی نێودەوڵەتی و ناوچەی کۆمەک و پشتیوانی بۆ گەلی کورد و عەرەب و پێگاتەکانی سریان و مەسیحی لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریادا بەدەست بهێنن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.